بۆ ئەوەی دوێنێمان بیر نەچێتەوە ناونیشانی پێشانگەیەکی شێوەکار عوسمان ئەحمەدە کە ماوەی 30 ساڵە ئەنفال و تراژیدیەکانی تێمای سەرەکی کارەکانیەتی. لا درێژەی هەوڵەکانی وەکو شێوەکارێک کە ئەنفال و تراژیدیەکانی نەتەوەیەک کە ماوەی زیاتر لە 30 ساڵە تێمای سەرەکی کارکردنیەتی و کار لەسەر پیشاندان و بە دۆکیومنتکردنی دەکات ڕۆژی 20 ئەم مانگە شێوەکار عوسمان محەممەد لا مەڵبەندی کوردۆلۆجی پێشانگەی بۆ ئەوەی دوێنێمان بیر نەچێتەوە بۆ پیشاندانی چیرۆکە نەبینراوەکانی ئەنفال بەهێڵکاری دەکاتەوە. سپاس بۆ ئامادەبوونتان. ئەم پێشانگایە من دەمێکە خەریکیم هەوڵم داوە دامێتە من لە کوردۆلۆجیا کارمان هەبووم کارانم هەمیشە هەڵواسیوە بۆ ئەوەی کە نەوەی نوێ ئەوانی کەوا بەحسەکان ڕیسێرچەکان لە کۆلیجی هونەر لە بەشەکانی تر دێن لە دەستی کارەکانەکەن لە ڕێەوە باسی ئەنفال و چیرۆکەکانی ئەنفال لە ڕێ هونەرەوە توانن زیاتر بە دوواچوونی بۆ بکەن چۆن ناو شێوەی دۆزینەوەی ستایلی جیاوتر. من وەکو خۆم بە گرنگی ئێزانم و زۆرم بەلاوە گرنگە لە دوایەوە دراسات و بە دوواچوونانەی کە کردومان کە سانتەرێکی توێژینەوەی تایبەتیمان هەبێ بە ئەنفالەوە بە تایبەتی بە هونەری جەنگەوانێک کە هونەر بتوانێت باس لە ئازارەکانمان بکە. ئێمە ئەومێنەتیانە کە بەسەرمان هاتووە ساڵ و چەند سەد ساڵ پێش ئێستاوانێ هەمووی بە ئەنفالە خوێندێتەوە لە لای من بەڕاستی لەبەرەوە کە ئەم هەموو کارەسات و مێنەتیانە ڕوویاوە هیچ داتا و ئارشیفێکیشمان نییە. زۆر بەلاوە گرنگە و بە ئەهمیەتی پێ بم کە بتوانم شوێنێک دابین بکەم یا دروست بکەم کە بەلای کەمەوە ئیشەکانی خۆمی تیا پیشان بەم کە خۆم کاڵێم خۆم پێم خۆش نییە بە باسی خۆم بکەم بەڵام بەڕاستی ماندووم بووم پێوەی وە پەیامەکەشم لە سەرەتای بڵین ئەو کاتانی دەستم کردو بە هونەر و زانیمە لە هونەرەتوانم ئەو پەیامانی کە هەمە لەسەر کۆمەڵگا و لەسەر ئەو کوشتن و بڕین و توندوتیژیانی دژی بە نەتەوەکەم و بە خۆم کراوە بە هونەر دەری بڕم. جا بۆ من گرنگ بوو کە کوردۆلۆجی کە ئیسا من لێرە بەڕێوە بەرم بتوانم شتێک کە تایبەتمەندی بە کوردەوە هەیە کە ئێژە و نەهامەتیانەیە توانم دۆکیومنتی کەم پیشانی بەم و بتوانم میوانانی بیانی کە زۆر جا سەردانمانەکەنیان قوتابخانەکان پەیمانگاکان کۆلیجی هونەر بێن لێرە سود وەرگرن یان من سود لەوان وەرگرم بۆی بتوانین لە یەکە دایلۆجە دروستکەینەوەن بتوانن ڕابردووی خۆیان خوێندنەوانێ و بتوان ئایندێکی باشتر دابینکەن بۆ خۆیان. پەیامەکەی من لێرە ئەوەیە کە بەڕاستی کە ئەمە ئیشی موئەسەسەیەکە ئیشی حکوومەتە کە بێت شوێنێکی وا دابینکە بە بەردەوامی کە ستافی خۆی هەبێ تایبەت چاپەمەنی هەبێ شتەکانی بڵاو کاتەوانێ و بتوانێت پرۆمۆتیکە بە هەموو قەزا و ناحێ و شارەکانی تریشە هەتا بۆ مێژوو ئێمە بتوانین بڵێن ئارشیفخانەیەکمان هەیە بەداخۆ ئێمەدا چەندین میوانمان دێ کە دێت شوێنێ نییە بیبێ کە پیشانی بێ بڵێ ئەمە مێژووی خەڵکەکەمە ئێمە تووشی هەرڵێن تووشی ئازار بووین وواوە بەڵام تۆ داتایە کرد پێ نییە هونەرێکە نییە بەو شێوەیەکە سنتەرێ بێت تۆ بچیت وەکو مۆزەخانە بەکاربێ. دەبەر هینەکەی کارەکەی منەوەی کە ئەگەر مۆدێلێکم لەم جۆرە دروست کرد بێ کە بەرپرسیاران مەسوولان ئەوانی کەەوە ئەتوانن دەسەڵاتیان هەیە کە لایەک لەم شتە بکەنەوە دابینی بکەن بۆ ئەگەر میوانێکیان هادیە نەوەی نییە و بەشەکانی تر بێن لێرە سوودی وەرگرن بەڕاستی ئەوە کاری منە لێرە و هیوادارم توانی بێتم خشتێکی بچکۆلەم دانابێ.